برا هیچ ناوێتە محلەی قەدیمیەوە. محلەی قەدیمی هەر ئەوە ڕنگوبووی خۆشێکی هەست. نیامێژێ ئەو ساڵگەلە کە ماشین فرە نەبوو، نازانم چە نەبوو، بە دۆریەکە قەدیمی هاوسە دانیشتن ئالێرە شەوانە فێنک بووە هاتنە دەرەوە هاوەهوای خۆشێکی بوو. بەڵێ سڵاو و ڕێز و حرمەت بۆ ئێوە خۆشەویستان، بۆ ئێوە ئازیزان، بۆ ئێوە باوکو دایکە عەزیزەکان، کەنیشک و کوڕە نازارەکان، بۆ ئەوانەیە عاشق و معشوقن. خاسنە الحەمیلە سڵامەتن. جارێکی تر لە شارە جوانەکەی سنەوە لە دانی لە مەحەلە قەدیمیەکانی من لەگەڵ تیمی زاڵێ هەرمان دووبارە میێوانی ئێوەین. سپاس سپاس بازم سپاس بۆ ئێوە کە هەمیشە بەڕۆیەکی خۆش ئێمە بە میێوانی خۆتان قبوڵەکەن. هەمیشە وتمە بازمی شێژم دەسێت تەکتەکتان ماچەکەم. مەمنونم لێتان. میێوانی ئەمڕۆمان میێوانێکی جوان، سن و ساڵ کەم وەلی دەنگ خۆش، کوڕی نازار، کوڕی عەزیز، میێواندارێ بە تایبەت ئەخلاق خۆش. لەمە زیاتر ماتەڵتان ناکەم. حەزەکەم ئەم وتوێژە بڕێتە بەرەوە، بزانن ئەم کوڕە چۆن بوو کە لە فرە چت شاید گوزەریاوێ بۆ گۆرانی بێژی و خزمەت بە خەڵک. هاوڕێمان بن، قەتعە بە یەقین بەرنامەیەک فرە خۆشێکە، چۆن کوڕێک جوان شیرینە، کوڕێک عەزیزە. لەمە زیاتر ماتەڵتان ناکەم. زایەڵەی هەرمان. هاوڕێمان من ماڵ سیناگیانە. دیارە ئەمە لەو میێوانەکانەوە بە سەڵام عەلەیکم. ئیجازەت؟ سەڵام عەلەیکم. هاتکینە چەو دۆرێتر شەربەت خۆین و ئەم درگایشە بەمۆ ئەبدا. بەڵێ هاوڕێیانی خۆشەویست، هاینە ماڵم گۆرانی بێژە دەنگ خۆشە. میێوانی ئیمڕۆمان لە سبحی شەوچووگە دوو لێوان شەربەتمان بۆ بێنێتە لەم گەرما. بە ئەنازێ چوار لێوان شەربەت گەرمان بوو، گۆ عارەقمان دەرداگە نازانم چوو شەربەت دروست کات. شەربەتێ بێرێ بۆمان هەر لە سبح و ماتەڵین با قاوێتی لێکەین بۆخشن. ئەمە تایسە 30 فەقام کردگە لێ کاکە سیناگیان. گیانەکەم کاکە ڕامینەوە هاتمە خزمەتتان. خاس بۆم دووربینە ستارتی خوارد و جوامانی داوە دابێرەوە ئاڵێکیان با لەمە زیاتر ماتەڵۆ نەوین مشتاقین بە دیدارەوە. خوا خێراتان قبوڵ کردی خەدەبەرە جر قیامەتەوە بەخێر بیت. حەزرین بوو بچیت بەخێبی. هاوڵێنی خۆشەویست، هەروە کە پێشتر عەرزم کردە خەمەتان، میێوانی ئەمڕۆمان کوڕە جوانەیەکە دەنگ خۆش، سن و ساڵێ وایە نییە وەرێ پای گرگە ئاخوێنێت، یانێ کەفتە گاگۆڵکێ لە وەختەوە بە خوێندی گێ تا بە ئێمڕۆ. لەمە زیاتر ماتەڵتان ناکەم، با وتوێژەکەمان شڕۆکەین و لە خەمەتێ کاکە سینای ئەحمەدی ئەبین. ئەمەیش ئێوە و ئەمیش کاکە سینای ئەحمەدی. خۆشەوی سیناگیان بەخێر بیت. قوربانت کاکە ڕامی عەزیز. بەناوخۆ بەش بە حەڵخم عەرزە سڵام و بەخێرهاتن و خۆشهاتمەز لە خزمەت خۆتان و هاوڕێگەل پشتە سەحنا. ئەمدە سینا ئەحمەدیم لە دایکبووی ساڵ 1372 لە ئاوای چکۆلە بەناو خانەقای گەلێن لە مەنتەقەی ژاوەر و لە دایک بووم لە شار سنە نیشتەجێ. بەس گەلێنیت؟ دەوروبەر گەلێن. دەوروبەر گەلێن. ئاوای خانەقای گەلێن.
من جاوەرەوە بەڵێ دێ بە زوان ژاوەرەی لە تک هاوڕێیان ئەسڵام هاوپرسیەکە عرض سڵامەز لە خەمەت تەک بە تەک هاوڕێگەل عەزیز بینەران و بیسەرانە بەرنامە وەختان بەخێر بۆ کەمیشان بە خەمەتانە دێمە خۆ کوردی بوو تی ژاوەڕی هەورامی نەزانم هەورامی هەورامی ئێمە قسە ناکەی؟ زەراوەمان هەورامی نییە گەلین هەورامین بەڵام خانەقای گەلین نا سۆرانی خانەقای گەلێن پەس سۆرانی بەڵێ من بۆمزانی هەورامی زوانن ژاوەرەی قسەکەن سینەگیان ئایسە دانیشتوی شار سنەی بەڵێ کام مەحەلە شەریفاوە یەخوا سڵامەت بی سپاس ئەمە چۆن بوو گۆرانی بێژی شڕۆ کرد سینەگیان چەند مناڵن جارێ با بزانم ئێمە سێ مناڵین دوو برا و خۆشکێک خوا خۆشتان کە قوربانت برایەکتر لە خۆم بچێکتر باست ئەویش هەر مەشغوڵ بەکار خانندگیە ئافرین خۆشکی بەڕێز خۆشکیشم محەسڵە شەڵامیشە سڵامەت بێت قوربانت. دەنگ خۆشی نەوازەندگی وەڵا لە ناو تایفەمانە لە ناو بنە ماڵەمانە نەوگا تەنیا من و ئەو برامین تەنیا تۆ برات بەڵێ جامە چۆن بوو گۆرانی بێژی شڕۆ کرد سیناگیان وڵان نازانم بێژم لە کەیەوە علاقم پێپەیا کرد من لە لەحزەیەک و تا جێگل لە فکرم بێت هەروە کەوت لە مناڵی و نازانم لە گیریان ناو بێشکە لەو تایمۆ تا بە ئیمڕۆ علاقێک شەدیدم هەست بە دایک خۆشەویستیە باوک عەزیز دەنگ خۆشن خوێندی باوکم دەنگی خۆش هەست وە لە بێژی کارخانەندگی کردوێت و علاقەی لە باوک و گەیگە پێت وەڵا ئەگەر دانیشێ بخوێنێ قەتعەن لە بەرابەری و کەم تێرم ئەو لە دەنگی جەزابیەتی سوەلێ خۆ بێژی کارخانەندگی کات و علاقەیگان چنانی پێبێنە تێ باشە بۆ چەوە تو ئایسە بچێت لە ماڵانیە کاشکایە تەشیفی واتای لە خەمەتی ئەباتایەتی تر کاری بۆ پێشات ئاغای ئەحمەدی عەزیز ناو باوک شەریف و کاکە عەزیز ئەحمەد کاکە عەزیزگیان مایە شانازی بوو لە خەمەتابین بەداخەوە تەشیفۆنیە لە ماڵە ئینشەڵاکە هەر زمانیان بەرنامەتەدی بەرنامەی ترمان بوو بە شانازی و من بێمە خەمەت و بوچکیت کەین و گوێ بین بە دەنگەوە سینەگیان ماوەی چەند ساڵە کار گۆرانی بێژیەکە بە سوورەتی حرفەیی بە سوورەتە حرفەی کولەن 6 ساڵێک 6-7 ساڵە 6 ساڵ بە سوورەت حرفەی مەشغوڵم بەرنامەچم جا یەواشیاش گۆرانی بێژی شڕۆ کرد سینا چوە لای مامۆستا و فێربوونیە چە حزوری من وەختێکە دەسم پێ کرد حزوری مامۆسام نەوە بەڵێ بە سوورەتە غێرە حزوری بلەخەرە هەر کەسێ بۆ خۆی علاقەیەز بدەن یەک نەفەر بخصوص بە تایبەت دەن یەک نەفەر گوێچکادات علاقێک شەدیدی پێپەیاکە من علاقێک تایبەتم بوو علاقێک جیاوازم بوو بە دەنگ کاکە سەعدوڵای نەسیری هەلێر و ڕێز سڵامەز بۆ بنەماڵەیان کاکە سەعدوڵای خۆشەویست بەڵێ تەسیرێک تایبەتی ئەوەڵین گۆرانی کە لە ناو مەغز منە واقعەن تەسیریدانا کە هەوادارەکان خۆی تەقریبەن شاید بێژم 80% هەر بۆ گۆرانی و شناسیان سەفەر بۆ سەفەر دەڕۆی خۆی یارت بێ ئەو گۆرانیە مؤثر بوو ئەخوێنی بۆمان بچکی دەکەم هاوڕێیانی خۆشەویست بابزانین سیناییان بە گۆرانی سەفەرەکەی کاکە سەعدوڵای نەسیریە و دەستی کرد بە گۆرانی بێژی بە هەمیش گوێچکەی بێم بزانین چەند ساڵە بۆ وەختە وەڵا دەوروبەر شاید پێشم 10 ساڵ باوەڕ نەکەی 10 ساڵ بچکتریش ئەتخۆین تێکیە ئەم خوێندێکیە باگوێ بگرین لە ئەوڵین کار کاکە سیناییان بخۆینێ بۆمانم گۆرانی سەفەر کاکە سەعدوڵا فەرموو بۆ سەفەر دەڕۆی خوا یارد بێ سرم سەرگەردی ڕێ هەوارد بێ بۆ سەفەر دەڕۆی خوا پشت و پەنات سرم سەرگەردی مانیای ڕێگات لەبیرت ما بێت چاوەڕوانتم لەبیرت ما بێت چاوەڕوانتم لە نێو ئەم شارە پەرێشانتم لە نێو ئەم شارە سەرگەردانتم دەردی دووری تۆ بێسەبووریە نازانم مەرگا یا خودوریە
شەفام توی شەفای زامانی دووری چاوت کانیاوی دڵی سەبووری ئیم شەو تا بەیان بۆ تۆ ناڵانێم ڕسوای عالەم بەردەی لە گیانێم بۆ سەفەر دەڕۆی خوا یارت بێن سرم سەرگەردی ڕێ هەوارت بێن بۆ سەفەر دەڕۆی خوا پشت و پەنات سرم سەرگەردی مانیای ڕێگات لە بیرت ما بێت چاوەڕوانتم لە بیرت ما بێت چاوەڕوانتم لە نێو ئەم شارە سەرگەردانتم لە شاری سنان پەرێشانتم. ئەی دەمە خۆش پێ یاخوا پێشکەش کاگەڕان دەمە خۆش پێ بیرەوەلیەک قەدیم و بۆ من تازە کردەوە و یادی بەخێر یادی بەخێر ئینشەڵڵا هەمیشە نەفەس و گەرم بێت و خزمەتکەی بە خەڵک خۆش دەنگ سعدۆڵە نەسیری جنەفت بە تایبەت گۆرانی سەفەر ئیتر کام گۆرانی بێش وەڵا ماشەڵڵا کوردەواری ئەوە دەوڵەمەنە لە هونەرمەندایسە ناو چ کەسان گەلی بووم شکر بخوا هەروانەیە گەچکەتانەدا بە دەنگیان لە ماڵە باوکۆ ئەی خوێند نسبەت بە سن و ساڵم کەسگەلێک قەدیمیترم گوێچکادە مەسڵەوەی کە ڕەفێقەکانم دەوروبەرم ئەترافیانم کەسگەلیان ئەم کەسکە خانندەگەلی ئەم ڕۆژیان گوێچکادا من کارگەلی وەک مامۆستا زیرەکە قەتعەن یەکدانە پێیان ناوێت کورد چ گەورە چ بووچێک مناڵ ناو بێش کە تا پیرەمەردەکان نێشناسن. حەسەن زیرەک چۆن ئەوینێ سینە؟ کاگەڕامین ئەو گەورە پیاوە بەڕاستی شتێکە ڕوون و ئاشکرا بۆ خەڵک شتێک نییە کە دانیشی لە مۆردی و باس بکەیسە من لەو حەدانیم لەو جێک لەو جایگەهانیم کە دانیشم بێژم هەمچین کەسێ بووگە نازانم کاری تاو حەدا ولی خۆ شتێکە خەڵکە زانن هەر ئەوەی کە کورد بێت ئەزانێ حەسەن زیرەکی بووگە بەڕاستی واسە بەڕەحمەت بێت مامۆستا حەسەن زیرەک خزمەتێک فرە گۆرەی کرد بە کورد و کوردەواری ئینشەڵڵا کە ڕۆحی شاد بێت کە قەتعەن ڕۆحیشی شادە و وەک حەسەن زیرەکیشمان ناوێتەوە و بەڕەحمەت بێت. سیناگیان جیا لە مامۆستا حەسەن زیرەک باوکۆ ئێژی گۆرانی ئێژێ لە ماڵا گۆرانی ئەوەت گۆرانی کێوت فرێتر؟ زۆرتر حەسەن زیرەکی وت فقط حەسەن زیرەک محەممەد ماملێ ئەمانی زۆرتر ئێسفادا کرد کارگەل وەڵا ئەوەی کە بیژی دانیشی تایبەت تایمێکدانێ بۆ گۆرانی وتن کەنە هەروە زەمزەمەی ئەکرد کارگەل شەوانەیە وت مناڵە قێنە دڵی دێخۆشەبا گۆرانیگی بۆ اتفاقا من دزیەتی خۆی کە حەزی ناکرد هیچ وەخت دەنیزە بکەم باوکم ئایسەیش ئەگەر بزانێ ئەو کارمەکردگە شاید شاکاتەکەمە وەلێ ئەم تەسویریەکە دیبا لە جەریانە بێ من دزیەتی چەند ساڵی لە مۆبەر دانیشتین بەیەکۆ گۆرانیمانوتکە سایم زەبت کردە هەمیشە یەکێ لە کارگەلی دڵسۆزانەیەکە کە کوڕ لە حەق باوکایەکێتر باوکە احتیماد دەکات بە کوڕ و کوڕی شاوا جووە احتیمادیاتەوە دەسۆ خۆش پێ سیناگیان کە زەحمەتە دیجاگەی باوک زەبت کردگە سیناگیان ساڵ چەندێ بوو کەیتر هاتی بەرەو شار سنەوە بوو یان چۆن بوو هاتی جریانی چۆ؟ وەڵا ئەوەڵەن عەلاقەیەک ئانچنانم بە دەرس خۆندن و محەسڵۆمانە نەبوو وەلێ خۆ باوکم و خانەوادەم ئەو نەپافشاریان کرد لەبان دەرسە و کەشی حتمەن ئێدامێ بیت تقریبەن بۆ بەهانەوە هاتینە ناو شار من کە قەوڵ دەرسمدا پێیان وەلێ خۆ علاقەی شەدیدم بوو بە کارەکەم ئەمزانی کە بێ مناو شار جێ پیشڕەفتم فرەترە بۆ بوونەوە بوو کەیتر بەبوون دەرس بەس بەبوونی گۆرانی بێژیەوە
وتو ئەچم بەشم تەحسیڵات ئەوان جویان زانی قەومەدا قەڵتەدا وەلی هاتی بەشم گۆرانی چۆن بێژی ماوەیەک مخالفەتیان کرد خانەوادە ماوەیەک مخالفەتیان کرد وەلی کە زانیان واقعان عەلاقەم هەست بەکار شکر بۆخوا هەم دایکم هەم باوکم واقعان پشتمیان کرد ئەی دەستیان خۆش بە جێگەیەک کە نەگەیەکم بێژم مەسەڵەن کەسێکم وەلی خۆ هەم زەمان لە تەکما هەن بەڕاستی دەستیان خۆش بێت دەستیان خۆش بێت چه خۆشتر بۆ کەسێکە حەز بە هونەرێکەکە حەز بە شتێکە کە قەرارە لە خۆی شتێک خاص بە یادگادانی سە کارم بە هونەرەوە نییە کارم هەر کەسێک بە هەر عەلاقەیەک وەرزشێکە نازانم سەنعاتێکە هەرچی گەرەکێ شتێک لە خۆی بە یادگار جێبێڵێ شتێکە خزمەتێ بە خەڵک بێت و بۆ ژیانی خەڵک خاص بێت چه خاصەکە ئینسان پاڵپشتی ئەوەڵ خانەوادەکەی بێت و دەست هەرچی دایک و باوک و خۆشک و برا خۆش بێکە پاڵپشتوە و عەزیزەکانیان 6-7 ساڵە حرفەی کار هونەریەکەیتر تقریبا کار گۆرانی بێژیەکەی گۆرانی خۆتی شۆ داگەسە دەرەوە گۆرانی خۆم چەندانەیەکم هەست وەلی خۆ بیژی توانی وێتم گشتی زەبتکەم وەسە گۆرانی کەسێ دانیشێ لەبان کارێکە و وەختە ئەنێت چ لەبان مەتنە و چ لەبان ئاوازە و قەتعان حەزەکە بە تەنزیمێک واقعان حرفەی و ڕێکوپێک و منەزەم و کە لە دڵ مەخاتبە جێگە بگرێت جا بێتە دەرەوە من چەند کارێک مەس بێژی زەبتم کردووی کارم زەبت نەکردی هین خۆم وەلی دوو ترک ئاواز خۆم زەبت کردکە لە هەردوو تراگەی شعر مامۆستا کەیوان فەرەجی لە شار سنە بازڵاوێک تایبەتیش مەز بۆ ئەو بە تەنزیم یەکێک لە کارەکانم تەنزیم ئاکەیوان کەریمی بووە یەکێکیشی برای عەزیز خۆم کاگە مۆبین سۆهرابی و ئستودیۆی سابەرداری کاگە حەمید سەبا حەمیدگیان حەمید فرە کوڕشیرینێکە حەمید فرە کۆڵپاو پشتێکە هەر لێرە و سڵام بۆ تۆ حەمیدگیان فرە عەزیزی من خۆم شانازیەکەم کە ڕەفیقیت و هاتکمەسە خەمەت و بوچکیتم کردە کارەکان ناویان چەسەم دوو داوازە یەکێکیان هجرانە هجران یەکێکیشیان وەکو مەجنون خاص هجران و مەجنون ها لە حاڵ و هەوای خۆشەویستیایتر هاوڕێیانی خۆشەویست هاین لە خەمەتێک کاکە سینە ئەشێ بێخوو بنەڕەتێ چەندانە پرسیارەز دەری بێرین بزانین خەریک چەس کاروبارەکەی ئینشەڵا بتانین ئەگەر دڵیشیا بە کەسێکە و بەشکەم کایسە تەکیا بینەکەی خۆش بێت وەلی ئەگەر دڵیا بە کەسێکە و بەشکەم من بە نمایندگیەوە بوچکی خۆم بەجێگە بێرم و کارەکەی خەمە ڕێگا با بڕین سەرێ ناو باخ و باخاتیش بین لە تەکسی ناگیان باقی قسەکەمان بۆینە بەرەوە هاوڕێمان بن بە بڕینە دەرەوە بڕین ئادێرە بابچین هم جێگەی شتێک ئەوەلێتی ئێمە بە گۆرانی بێژی قەناعەتەکەینی فەرموو سینەگیان لە خەمەت لە ئێمە بەڕاستی کە جێگەی گۆرانی بێژی و بەڵێ هاوڕێیانی خۆشەویست جێگەی هەرەوەیە ئێوەش فکری پێوەکەنم نیش هەر بۆ فکرەکەم واقعیەتی هاین لە خەمەتێ سیناگیانێ خۆشەویست سینای عەزیز دەنگخۆش کوڕە خاسە احترامگیر وەلە جۆرێتێک منە قساکە ئەنگار مەسەڵەن من 50 ساڵ منە ئابراگیان ئەوە 3-4 ساڵ بینمانە وەلی ماشەڵاوە تو چاخۆیەوە هەر قیافەت ماگە چازانم بخوا ئەمە ئەزانم بە خاتر چەس کەس پێمانەژێن خۆشەویستی کەسێ خۆشەویستی بێت پیر ناوێت دەقی ناشەویە وەک سیناگیان سیناگیان وتۆ دوو گۆرانی بەناو هجران و وەکو مەجنون هاتە دەرەوە
چەند کاتریش ها بەڕێگە و وەلێ شڵا بە ئومید خوا قسمەت بێت ئەو جۆرەیە دڵۆگەرەکیە هیچ شتای ڕازی نیت لێ کە ئامادە لەم و کارە ڕێک و پێ. قبلی گەلیشە کە تەنزیم کریا چه تەنزیمی چه کەیفیت دەنگ بازم ناو شتە نەو بە خاطر چا ئیتر بالاخره مەوردگەل خۆی هەست حاچی گەژین پێژێ بە خاطر شتێکەوە بە خاطر مۆردێکەوە بە کاکە خاطر ڕامین حقیقت بەحس اقتصاد فرە بەرگیریەکە لە هونەرە ئای بەڵێ بەڵێ ئەشێ پارەت بێت شێ پارە و بێ پارە فرەتەسی پارە قسێ وەڵواخرەکەت لە فرێ جێگەگەدا وەلێتر ئێمڕۆیش خۆ دەزانی واقعەن شەرایەت ژیان وای کردە بە خەڵک تاڵتر ئەتوانن بەکار ئێدامە بن مەگەر کەسان گەلێکە واقعەن بەڕاستی تەمین حەزەکەم سینە ئەو منتەقە فرە خۆشە ئالۆ منتەقەیشە یا دانیشین مە یا بە ئالی نۆڕین لاوداگەلەوە حەزەکەی سەرێنێشە هەرجۆ جەنابەت دەسوگەینە خزمەت هاوڕێیانی خۆشەویست لەگەڵمان بن ئاوتی کە فرە جێگەی خۆشیێکە حەزەکە مەوێش ئاوا تەشیفتان نییە لێرە جێگەتان خاڵیە خاڵی نەوێوە لێ حەزەکەم چاوێکتان کە پێ بۆ دار و درەختە هاوڕێمان من با لە تک سیناگیان نابڕین سەرێ بین سیناگیان فەرمو فەرم فەرمو عەزیزەکەم فەرمو ناو مەراسمگەدا ئەم لاوەلا فرەچووگیت بیرەوەریە خۆشم بۆ بێژە بیرەوەریە کە بێژی ئایش حتا ماوەم لە بیر مەمێنێت ناو مەراسما من لە چەک گرۆهما قەتعەن خاترەگەلێکمان بوو بە یەکەوە هەسیشمان دانێکی بێژە کە فرە خۆش بوو ئێمە حقیقت زەنگیان داومان بۆ بەرنامەیەک بۆ زەماوەنێک کامیاران تەک ڕەفیقەکانمانە کە چوینە ناو مەراسمەکەمان کردن و تارێک مەراسممان لێدا فڵان سەعات فڵان تەیمێمە ناو مەراسما بین بلەخەرە سریگ مشکڵگەل پێش هات ناو جادا بەر لە حرەکەت ئەم لا ئەولا خواردمانە دێر خواردمانە دێر وەخت ناومەراسم پێش سەر یەک زەنگە دریا هانەکوێ ئەم لا ئەولا احتماڵەن من کە تەجروبەم لەو حەدانی وەلی احتماڵەن 99% بۆ فرە لە گروهەکان پێشات کەوشتە بنا بە هەر دلیلێک هەر مشکڵاتێک پێشسەحنە پێشاتکە کەفکنە دێر ئێمە هیچ دێر زمانی کە چوینە ناو مەراسم خەڵکەکە پشتی هاتکات پشتی دانیشکە داوەتی سەر جێ خۆی و تەمارەوە گروموسیقی دەست پێکە گروموسیقیش هیچتا ها ناو ڕێگا چوینێنە دیمان بەرنامە شڕۆ بوو گەیمە فرە دێر چوین لەو تایما کە ناو منیان شنەفت و سینا ئەحمەدی وەلێ نەمی نەیان ئەزانی بە شێوە بە قیافە کام لەو کوڕگە لەسە منیش ئەوایل کارم بوو چوومە ناو مەراسم جەماعەتی بە عەسەبانیەتێک شەدیدە و سینا ئەحمەدی کواوتیان نات کە هێشتا تایمە وەسیلەکان دانین ئەویش تێ ئێستا من خۆم خەریکم وەسیلە دانم خاس فرێک عەسەبانی بوون فرێک ناتاو لە فکرەوە بوون بلەخەرە شەڕێ بەنە دەستمانەوە وەسیلەمان دانا و دەست بەکار بووین وتیان کوای وەسیلەمان دانا دەست بەکار بووین کارمان شڕۆ کرد وتیانەوە کاورە گەرێکی نییە بێوتم هامە خەمەتانە کاکە من وتی برا درود بەرشەرەفت بۆ کارت بۆ بەرنامەت یانێ تایمی کە شڕۆمان کرد بە کارەکە ئەوە بەدڵیان بوو ئەو عەسەبانیەتە کە بوو لە وجودیانە تۆ بۆ خاموش شتێکیان خۆ نەدا نا گوێن نەدریە ئای ماشەڵڵا وەلی بە شدت داخ بوون تەکمانە دەرگیر بن ئێتر ئەوەی کە شڕۆمان کرد من فرە ترسیاوم حقیقت کاکە
حەقی بوو ئێمە بەرنا ئەو تایمێکە قەوڵماندا و نەمانتوانین نان لێمان لەم غەریبێ ناوشار بوو یا دەرەوە وەڵا دێهاتێک بوو ژوتمان دێهاتێک ئەویش چە من هەر نەمەزانی بەرلەوە نەچووم مەسیرەکەی خاس بەڵۆنەوە نەمەزانی سڵامە کوێنە وەلی مردمانێک بەڕاستی مێمان نەواز بوون کە کارەکەمان دەست پێ کردوتم خۆمم هامە خەمەتانە وتیان تەشەکوری فرە وتی دێر هاتی وەلێ ئەدوەخشین وەلێ کارەکەت فرە لەوانە جوانتر بوو کە بینی سەدەی بازم داوت کردیەوە بازم داوت کریامە و شکر بۆ خی سێ شەر فرە لە بەرنامەکانیان هەر من هامە خەمەتیانە ئەینە فەسۆ گەرم ئێتر نەوا زەندەکەمان کوڕەکان ڕفێقمان ڕانندە و گشتمان بەیەکەوە ئەوان دەستیان کرە کەنین وتیان خۆمان داناو بۆ کوتەکێک میزان وەلێ شکر بۆ خوافرای ئەوە بوو خاترەی خۆشێ بۆ من کە ئەو نەتوانیم با وجودە و ئسترسە ئەو کار ئەو بەرنامان جۆرە ڕازانە و شکر بخوا بەس هیچ کە نازانێ ساعتی دوایەوە چە پێشتێ ڕاستی قبولەکەی دقیق دەبوو چە ناچیدە داوایم کەنیشکۆ پێبراخراوەژم ئەگەر تۆ نازانی ساعتی دەچە بێژێ بۆ چراچی ئێمە بڕین دوای بەرنامەکەچین دوای بەرنامەکە ئینشەڵا هاوڕێیانی خۆشەویست ئەچینە داوای کەنیشکە و وەرێ ئەم جۆرە ئەمەژێت و سۆزیە قسەکانی ئەحساسەکەم ئەم چووە مەراسم کوتەک خوات بووە بە شایی ئێماچێ بۆ شایی بەخوا کوتەکی گشتەلیان خلاصەکە دەسوپایکمان یا ئەوە ماوەی چەند مانگە نەمانتەین لە خەمەتانابین بزانن کە دێرە چوین بۆ دەستکردن ژن بۆ کاکەسینا و ئیتر بە ڕەحمەت بینێمە ئەگەر نەماین مەقسەی خۆمەکەم ئینشەڵا سینەگیان بمێنێت و هەر بەردەوام بن کاگەڕان ناڕەحەت نەویت خۆشی گەژمە سینەگیان جدی قسە عزیزی کاگەڕان ئابرا دێمێکمان بۆ خۆی جدی قسە لە شوخی ناڕەحەتم لە جدی ناڕەحەتم جدی بوو دەمێکمان بۆ خوێن یا دەمێکەوە بۆ خوێن حەزەکەی لە خەمە دەنگ تابین کاگەڕامین عزیز چۆن ئەزانین واقعەن دەنگت بە سۆزە بازم بۆخشن ئیتر ئەگەر سایە مەکەم و کەسێکەس بە گۆرەی خۆتان ماوەخشن ئەمانە گۆرانی بێژن ئێمە بە زۆر خۆمان قاتیەکەی من گۆرانیەک بوو ئایسار وانەوە فکریا بووم کاکە فواد گوڵ لەسەر خوێندەگیە کۆرتێکیە خوێنم بۆتان ئینشەڵا کە خۆشتان بێت تویش ئەگەر خاست بووم زانە ئێستادات مەزیانە بچمە کاگەڕامین بەر لە ئەوە کە بینێرە دەنگ جەنابمان گوێچکەدا ئەزانی قزا کرد شەرتە لە دوای تۆ کەس نەگرم بەیار نەگەشێمەوە لە باخچەی بەهار شەرتە لە دوای تۆ مەیلادەم بە کەس مەیلم بۆ تۆ بێ تا ئاخر نەفەس شەرتە بۆ تۆ بم بۆ تۆ بمێنم قەولم پێداوە و قەد نەیشکێنم شەرتە بۆ تۆ بم بۆ تۆ بمێنم قەولم پێداوە و قەد نەیشکێنم ئەویشە کۆرتەی پێشکەش بەێوە عزیزان دەمت خۆش بە قوربانت بم واقعەن جوان با بڕیندێنێشە تاوێدانیشی هاوڕێیان هاوڕێمان بن بەشکەم شاید گۆرانیترم خوێندەوە بۆتان ئینشەڵا خوێنی هەژم ئایسا پێم خۆشە گۆرانیەکەم بۆ بخۆینی حەزەکەی داین لە گۆرانیەکان خۆت بخوێنی بۆ من سینەگیان یا کارێتر گۆرانیەکان خۆم کە خەڵک کەسێک من بشناسی گوێچکەیدا ئەم ئەو هەوای ئایسەین ئەم دووکەڵ و ئاگرە خۆشە بۆ خۆشە چەپڵێکی لێبین کاری چەپڵە بخۆینە بوو بەسەر چاوک هاوڕێیانی عزیز و خۆشەویست لە ماڵا چۆپیەکە بگرنە دەستانە و کاری چەپڵە کارێک بە تایبەت پێشکەش بوو ئێوەیە
چۆپیەکەتان گرگە و دەستێکتان گرگە و دۆرێ بنەوێتە کەم دانیشن لە ماڵەبا تاقەتێکمان حەساوی دەرچێت دافەرموو ئەی ماڵمان ماڵاو سێ گیان 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 دیوارمان بینە ماڵمان ماڵاو سێ دیوارمان بینە کەسمان تێناگا گوڵەکەم لەم کەین و بینە کەسمان تێناگا ئاتخوا بێ ملگیان لەم کەین و بینە ئەرە ئاتخوا سەیزادە بەڕۆ سەیزادە تۆ دڵۆ نەیەشێ کەس نییە وەک من باوان نازۆ بکێشێ کەس نییە وەک منێ خوا دەردۆڵێم نازۆ بکێشێ ئەی دەردێکم گروا گیان 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 نییە دەرمانی دەردێکم گروا نییە دەرمانی تاڵێ لەو زۆڵفەت باوان بیوەسەبانی لە چکەکەت بێرە ناسکە سەیزادە بیوەسەبانی ئەرێ ئەروەی سەیزادە ناسکە سەیزادە تۆ دڵۆ نەیەشێ کەس نییە وەک من باوان نازۆ بکێشێ کەس نییە وەک من باوان نازۆ بکێشێ ئەرێندەم نەماوە گیان 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 بمبەن بۆ شاران هێندەم نەماوە بمبەن بۆ شاران بمکەنە دەرمان کاگڕامین بۆ دەردەداران بمکەنە دەرمان ئاتخوا سەیزادە بۆ دەردەداران ئەرە ناسکە سەیزادە شلە سەیزادە تۆ دڵۆ نەیەشێ کەس نییە وەک من باوان نازۆ بکێشێ کەس نییە وەک من ڕۆڵە نازۆ بکێشێ ئەی دەمە خۆش بێ دەمە خۆش بێ سینەگیان دەرهێنەرە عزیز دەستیار کامێراگیر بەشکەم بێنێتەوە چۆپیە وێڵکرد بێنەوە گشتی دووربینی وێڵ کرد و چوو بۆ ئاڵپەرکی تەژی بێنەوە دێوە دووربینە بگرەوە ویشەوە دەستان خۆش بێت هەزار ماڵی ئەوە بینەرانی خۆشەویست بەرنامەی زایڵێ هەرمان من خۆم یەکی بە تایبەت نێژنی سەڕامین خۆی چۆن هاناوم بەرنامەم قساکە وەلی ئەوەیە خۆشە بۆ گۆرە بۆ بوچک بۆ دایک باوک بۆ گشتی بزمێکی هەست خولاسە بەڕاستی خۆش بوو جا ئیسەگەرەکەم نییە پرسیارێتترکەم وەێ جێگەتان خاڵی خاڵی نەوێت خوا و سێبزەمینی منە قاشمەکە ئەو سێبزەمینی منە دەسی لێمە ئەوە من گەرەکمە هەروە بە ساقی خەمەناو ئاگرەکە دەستۆ خۆش بێت کولەن بۆ کەسکەلێکە گەرەکیانە موسیقی شڕۆکەن بۆ کەسکەلێکە گەرەکیان ئاسان بێنە ناو کار گۆرانی بێژی قسە و باست چەسب بۆیان ئاگەڕامین ئەوەڵەن لەو جێگانیم کە بێم ئەم قسەکەم چۆن هەزاران کەسکەلتر لە ناو کوردەواریە ئەوە گەورەگەل هەن ئەوە یانێ فرە 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 لەو قسەگە لە بووچکترم وەلێ تبقە تەجروبیات خۆم و بە نەزەر خۆم ئەوەڵین شتێکە لە بەحس هونەرە مهمە نەتەنیا موسیقی هونەر ئەوەی کە شتێک بێت لە ناخ دڵتەوە بیت ئەویشتە لاوە لێرە تەواوە خاص میزان بوو شتێک بێت لە ناخ دڵتەوە بێتە دەرەوە دەسۆ خۆش بێت ئەجەم سینە شتێک کەس کە حەزەکەم بزانم ناو تەواوی ڕەفێق و قۆم و کەسە کەسێکە بۆ جیاواز بوو پاڵپشتە بوو بۆ موسیقی کێ بوو کەسێکە جیاواز ئەرێ بێژی ئەم یەک نەفرە جیاواز پاڵپشت من وەڵا چ لە ناو بنەماڵات چ دەوروبەرم فرە کەسکەل بوو بن وەلی جیاوازەکە واقعەن باوکم دروستە وتم پێت لە ئەوەڵە و مەخالفەتی کرد فرەش وەلێ خۆ کەزانی من دڵم واقعەن گەرەکیە و ئەنتەخابم کردگە جیاواز بە پشتمە بوو ئەی دەستی خۆش بێ ئەی دەستی خۆش بێت دەی ڕێز و سڵاو و حرمەتی خۆت بوو باو خۆشەویستە ڕووبەوە کامێرا بێژە باوکە گیان دایکە گیان هەر لێرە و ڕێز و سڵاو و سپاسێک تایبەتم هەست بۆ خۆتان دوانی ئەوەڵ کە واقعەن لە هەر شەرایەتێکە ئیسا ئەوەی کە هاناو کارخانیە بخصوص سنەیەکان چون فرەتر تەک بەحس شایی و زەماوەنوانە سەرکاریانەس
ئەزانن چەخەوەرە نازانم زرم و کوت باند و نازانم ساگەلێک کە واقعانێتر بیشەس حەد بێت مزاحمەتە وەلێ خۆ بازم باوجود ئەوە و ئێمە ژەنیار و نازانم دەنگ هەڵگیر و تەگەمانە بەعنوان تەمرین بەعنوان تەمرین بەعنوان کار کلیپ کارەمانە چەندێ من لە ماڵەوە ئەم بەرنامەگە لە ئیجرا کردگا دەیسە احترازێکیان نەوگە بێژن بەعزی وەخت پێشات کە من تایمێکەوە تایم ئیسراحەتە من حەزم کردگە مەسەڵەن ئاهەنگێک بخۆێنم بە گوشی زەبتیکەم یا حەزم کردوێت تەمرینێکم ئەو لەحزە ئەو سۆزە هات کە ئێرایی بم کەس نەیوت کە بۆ چوواکەی پرسیارێ ئاخر چۆن بەرەو کۆتایی بەرنامەکەچی پرسیارێ ئاخر ئاواتێ شتێک و هەست کە حەزەکەی گەی پێ ئەوەڵ گەورەترین ئاوات و ئارزوم ئەوەسە کە لەم دنیا بتانم کەسێ بم ئەوەڵن خوا بەدەستمەوە ڕازی بێت کەسێنەوە بلەخەرە بەڕ و ڕەشی بچمەوە حزوری کەمە ئاوات و ئارزوی هەر کەسێگەر مەسڵمانێکە کە دومینیشی ئەوەسە لە دنیا بتانم ئەو شتێکە وا گەرەکمەوە ها لە دڵما واقعان خەمەتکەم بە هونەر کوردی ئاواتێتر نییە بمانەت بەڵێ هاوڕێنی خۆشەویست وەکو فرێ لە پرسیارەکان بمانێت ئینشەڵا کە سینای عەزیز گەیە بە ئاواتەکانی سینا کۆخاسێکە سینا لایەق فرە چتگەلەکە ئینشەڵا گەیە پێ لە تێک بینەرانی خۆشەویستی بەرنامەی زایەڵەی هەرمان کە خانەوادەیە من عەزیزن بۆ ئێمە قسە و باسێکت هەست خوا حافزیە شتێکەس ڕوو بە ئاو کامێرا فەرم ئیجازەتان ئیجازەی مەشا دەستوە سینەیگیان فەرم بەر لە هەرچێشتا لێرە و سپاسگوزاریەک تایبەت مەزلە خەمەت ئەو کەسگەلەی کە لوتفێکیان لوتف و گەورەی ئەوەیانە بووگە کە بە هەر شێوەیەک بە هەر ڕەواڵێک منیان تەشوێخ کردگا منیان بە قابل زانیگە کە بۆ مەراسم چوون بۆ شای و بۆ نازانم هەر بەرنامەیان بە من سپارگا ڕێز و سڵاو سپاسێک تایبەتم هەست بۆ ئەوانەی کە واقعان حامیم بووگن چە لە فەزای مەجازی چە حوزوری چە تەلەفۆنی بەڕاستی مەمنونم ئینشەڵا کە بتوانم بە مرور زەمان لە ئایەندە بتوانم بە مرور زەمان خوا هەنایەت بات بە کۆمەکی خۆ بە لوتف ئێوە لیاقەت ئەوە مەبێ بتانم کارەکەم بۆ ڕەواڵەی کە ئەو شتگەلەی کە مەخاتبین ئەو شتگەلەی کە خەڵک گەرەکیانە بتانم ئێدامەی بە هەم لە خزمەتان ئەوە شیرین قسەی کرد ئەوە ئینسانێ محتەرەم و مەحجوبە بە حەیاس ئینشەڵا گەیە بە هەر شتێکە گەرەکیە لەمە زیاتر هاوڕێیانی خۆشەویست ماتەڵتان ناکەم تا بەرنامەیەکی ترکە ئەگەر قسمەت بێت و بتانم لە خەمەتان نابم هیوادارم دڵتان خۆش بێت و لەشتان ساق بێت ماڵتانەوە ئەو سێبزەمینی منە مەخۆن بابەکە ئەو سێبزەمینی منە مەخۆن با بڕۆین کاکە سیناییە ئەو بەشەی منە بەکاتەوە ئەو من لێرە دانیشتم بۆ تو زڵمەت